ڕاستەوخۆ دەچینە هەڵەبجە کۆنگرێکی ڕۆژنامەوانی یەکێتی مامۆستانی کوردستان لقی هەڵەبجە هەیە کە لە ئێستادا هەڵوێستی خۆیان ڕادەگەێنن سەبارەت بە مانگرتنی مامۆستان و فەرمانبەران فەرموون. موچەی مامۆستایان لە ڕیزبەندی دووەمدا بێت لە خشتەی دابەشکردنی وەزارەتەکاندا. سێ چارەسەرکردنی ئەو دوو مانگەی کە دواکەوتووە و قەرزە لای حکوومەت بە زووترین کات. هەر بۆیە بڕیارماندا بە بایکۆتی هۆڵەکانی خوێندن بۆ ماوەی هەفتەیەک لە هەر چوار پەروەردەی هەڵەبجە و سێ سادق و شارەزور و پێنجۆن. دووبارە داواکارین لە حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمان و سەرجەم لایەنە سیاسیەکان بە گرنگیەوە بڕوانە داواکاری جەماوەری مامۆستایانی خۆراگر و یەکڕیز و تەبابن بۆ خزمەتکردنی مامۆستایان و جەماوەری خەڵک. لە کۆتاییدا پشگیری سەرجەم داواکاری و مافەڕەواکانی مامۆستایانی خۆراگر دەکەین بە گرتنەبەری هەموو ڕێگایەکی مەدەنی. هێکەتی مامۆستایانی کوردستان لقی هەڵەبجەی شەهید 5/10/2015. ئێوە هەست ناکەن درەنگتان پێ بووە لەوەی کە ئەو بەیاننامەیەتان دەرکردووە. مامۆستایان بۆ خۆیان بایکۆتی هۆڵەکانیان کردو. ئەمڕۆ ئەگەر لە هەموو خوێندنگاکانی هەڵەبجە نەبوو بێ لە بەشی زۆری ئەو شوێنانەی کە هەڵەبجە سێ سادق پێنجۆ نەمانە خوێنکاریان ناردوێتەوە و تویانە تا ڕۆژی شەمە هەرمێنەوە. ئەوە چی ئیزافەیەکتان کرد؟ هەفتەکە تاکێ و توتان هەفتەیەک تاکێت. لە ئەمڕۆ تا هەفتەیەکی تر ئیزافەیەکتان کردەوە؟ ئێمە هەر لە بیدایەتەوە لەگەڵ مامۆستایانە بووین و پشگیریمان بۆ دەربڕیون و ڕۆژی یەکەم پێش پشگیری ئێمە کۆبوونەوە بەڵام ژمارەیەکی زۆر کەم بوون بەڵام بە پشگیری ئێمە ژمارەکە زیاتر بوو و ئێمە ساڵی پاریش هەموو ڕێگایکی مەدەنیمان گرتە بەر لە بەیاننامە لە کۆنگرەی ڕۆژنامەوانی لە خۆپیشاندان بەشداریمان کردووە لە پێش خۆپیشاندانەکانەوە بووین و ئیعلانی بایکۆتیشمان کردووە و ئیسەش بەڕاستی دوانەکەوتین خۆمان بە دواکەوتو نازانین و پشتیوانی مامۆستایانمان کردووە لە ئەوڵ دەقەوە. وەکو ئەڵێ لێکولی حادیثین حەدیث ئەو کاتە قسەی ترمانە بێ ئەو کاتە قسەی لەکەین. بەڵام مامۆستایان ئاماژەی دیان هەیە ئەڵێن تا هەر موچەکەمان بێت ئێمە ناگەڕێنەوە ناو هۆڵەکانی ئێمەش لەدا ئەمڕۆ بە دوو موچەی ڕازی نەبوون کە دیان درێتێ و بگەڕێنەوە هۆڵەکان. ئێمەش داوامان کردووە بە زووترین کات موچەی مانگی تەموزی 2015 دابەش بکرێ بە هەمان بە زووترین کات بە هەمان سیغە داوامان کردووە دوو موچەکەی تریش بدرێت. یعنی هەر سێ موچەکە ئێمە داوامان هەیە داوا کارین و هەوڵ بدەین کە بۆ ئەوەی کە هەرسێکی بدرێ بە زووترین کات ئەگەر یەکەمیش زووتر بێت باشتر و دواتریش ئەوانی تریش بدرێت. ئەگەر یەکەم درا ئەگەڕێنەوە بۆ هەوڵەکانی خوێندن و دواتر هەوڵی تریشەتەین بۆ دوانەکەی تر. یەکەم ئەم بەیاننامە ڕای سەرجەم ئەندامانی لقی یەکێتیش مامۆستای هەڵەبجەی شەهیدە یان کۆڵێ بەشێکتان یان زۆربەتان ئەمە یەک دوو لە گریمانی ئەوەی کە حکوومەت یعنی بێخەم بوو بێباک بوو لەوەی کە ئێوە ئەوێن ئێوە هەڵوێستێکی تر چیە بنەبەر هەڵوێستەکەدا قسێکی نەکێویە زانداو نیە بەنیازت شکرداهاتوە. ئێمە ئەم بەیانیە کۆبوونەمان کردووە بە بڕیاری هەر هەمومان دەستەی لە قەتەنانەت کەرتەکانیش بە تەلەفۆن ئاگادارمان کردوون و پشگیریان دەربڕیەوە بۆ ئەم بەیاننامەیە و هەمومان ئیمزامان کردووە و ئیسەشکەی خوێنەوە بڕیاری لەقە و بڕیاری هەمومان. داواتان مامۆستایان شێوەی ڕابردن بە بەیاننامەکەی ئێوە. ئێمە تا هەفتەیەک بەڵێ بەڕێزان